سۆران عومەر کاندیدی دەرچوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیستی کۆمەڵی دادگەری نامەیەکە ڕاستەی وڵاتانی یەکێتی ئەوروپا و پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا و کۆنسوڵی ئەوروپا و نەتەوەیەگرتووەکان دەکات لەبارەی پەنابەرانی کورد لە سنوورەکانی بیلاڕووسیا و پۆڵندا. سۆران عومەر لە نامەیەکدا بۆ هەموو ویژدان زیندوویەک لە هەژماری خۆی لە فەیسبوک بڵاوی کردووەتەوە نووسیوێتی ئەو خێزانە کوردانەی ئێستا لە بیلاڕووسیا لەسەر سنووری پۆڵندان لە کوردستانی عێراقەوە لە دەستەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵاتون. لە کوردستانی عێراق ئازادی بیرڕا و ئازادیکاری ڕۆژنامەنووسی لەژێر هەڕەشە و مەترسیدایە. چەندین ڕۆژنامەنووس تیرۆر کراون، چەندین چالاکوانی مەدەنی ڕفێنراون و ئەشکەنجە دراون. ئافرەت دەکوژرێ و یاسا پێشێل دەکرێ. دادگا بەدەست دەسەڵاتدارانەوەیە. دادوەرەکان زۆرینیان سربەخۆ نین. سیاسیەکان لە ناو سیاسەت و حکوومەتدا خەریکی بازرگانین. فەرمانبەر چەندین ساڵە موچەی کەم دەکرێتەوە یان پێی نادرێت. هەروە نووسیوێتی دەیان ساڵە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت ئامۆزاییەکن و لە یەک خێزان و هێزی چەکداریان هەیە لە دەرەوەی یاسا. ئەو چەکانەی بۆ شەڕی داعش پێتان داون بەرامبەر خۆپیشاندەران بەکاریان هێناون و دەیان گەنجی خۆپیشاندەریان کوشتووە لەبەرەوەی داوای ماف و ئازادیان کردووە. زیندانی نێنیان هەیە و خەڵک دەرفێن و چارە نووسیان بە نادیاری دەمێنێتەوە. دەستیان بەسەر نەوتی هەرێمدا گرتووە و پارەکەی بە نادیاری ماوەتەوە. دەیان کۆمپانیای بازرگانیان هەیە و قۆرخی بازاریان کردووە. خەریکی سپیکردنەوەی پارن. بەناو کۆمپانیەکانیانەوە ملیارەها دۆلاریان هێناوەتە بانکەکانی ئەوروپا و بەریتانیا و ئەمریکا و کوڕوکچەکانیان لە گرانبەهاترین کۆشکەکانی وڵاتان و لە پارەی میلەت ژیانێکی شاهانە دەژین. خەڵکی هەرێمی کوردستانیش بێکارە با و بێئا و برسی و بێکارە. حکوومەتی هەرێم شکستی هێناوە لە بەڕێوەبردنی ژیانی 5 ملیۆن کوردی کوردستانی عێراق لە کاتێکدا ڕۆژانە 5,000 بەرمیل نەوت دەفرۆشێ. لە نامەکەیدا سۆران عومەر دەشنووسێت ئەو خەڵکەی لەسەر سنووری پۆڵندایە بێکار بێیان بازرگان لە ستەمی ئەم حکومڕانیە نادیموکراتی هەرێم هەڵاتووە و حکوومەتی هەرێم ڕاست ناکاتە گەر پێچەوانەی ئەم ڕاستیانە بە ئێوە دەڵێ. ناوبرا وڵاتانی ڕۆژاواشی ئاگادار کردوێتەوە کە حکوومەتی هەرێم بەشێک لە نوێنەرایەتی کونسوڵخانەی ئەوانی بە پارەوا لێ کردووە ڕاستی دۆخی هەرێمیان پێنەگەێنن. لە کۆتاییشدا داوا لە وڵاتانی یەکێتی ئەوروپا دەکات دەرگای پەنابەری لە وڵاتیانی سەر سنووری پۆڵندا بکەنەوە گەر بڕوایان بە مافەکانی پەنابەری و مافەکانی مرۆڤەیە و پشتیوانیش لە حکوومەتی هەرێم نەکەن کە حکوومەتێکی ستەمکاری ناداتپەروەرە و ئەوەی چیتر خەڵکیش کۆچ نەکەن بە وڵاتەکانتان.